باس لە کاریگەری سوشیال میدیاکەین لەسەر لایەنی دەرونی منداڵ. پێشەوەی چمە لای میوانەکەم دەمێت باس لە توێژینەوەی بکەم سەرچاوەیەک لە نێو کۆمپانیای فەیسبوک کە بەنهێنی زانیاری دابوو بە میدیاکانی جیهان و توبووی لە نێو فەیسبوکدا توێژینەوەیەکمان کردووە دەرکەوتووە کە فەیسبوک و ئینستاگرام کاریگەری زۆر نەرێنی لەسەر باری دەرونی منداڵ دروست دەکات. ئەم هەواڵە وای لە 59 گروپ و ئەوانی کە داکوچکاری مافەکانی منداڵان کرد کە نامەیەشان ئاراستەی مارک زۆکەربێرگ سەرۆکی دامەزراوی فەیسبوک کرد. وتیان دەبێت نهێنی ئەو لێکۆڵینەوەی کە کردوتانە ئاشکرای بکەن. زۆکەربێرگ ئەمەی ڕەت کردەوە وتی شتێکی وانییە کە ئێمە میخینە ڕوو، بەڵام قسەی لەسەرەوە نەکرد کە بڵێ تۆڕەکەمان بۆ لایەنی دەرونی منداڵ سەلامەتە. ئەم تەوەرەمان دەرخان کردو بەسەرەوەی کە بابزانین تۆڕە کۆمەڵاتیەکان کاتێک لە بەرچاو منداڵەکان ئێمەوەکو دایکان و باوکان بەکاردێنین چەندە کاریگەریان لەسەر لایەنی دەرونی منداڵ هەیە، یان هەندێک لە دایکان و باوکان خۆیان مەرج و پێوەرەکانی دروستکردنی ئەکاونتێک بۆ منداڵەکانیان پڕدەکەنەوە لە ئێستاوە ئەکاونتیان بۆ دروستکردنی تر بە هەر جۆرە بیانیەک بێ ئەوان زۆرترین بابەتی نەگونجاو و نەشیا و بەرامبەر بە تەمەنەکەیان دێتە بەرچاوێن. ئەمانە چ کاریگەریەکی نەرێنی لەسەر لایەنی دەرونیان دروست دەکات. بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارانە دەچینە ستۆدیۆکانمان لە هەولێر لەوێ زۆر بەڕێز دانا سەلام توێژەری دەرونی لەگەڵماندایە بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان. کاک دانا سڵاو لێبێت، سوپاس بۆم دەرفەتە. تۆ تاچەند لەگەڵ ئەو ڕایەدا یان لەگەڵ ئەو بۆچوونەدای کە تۆڕە کۆمەڵاتیەکان کاریگەری زۆر نەرێنی لەسەر لایەنی دەرونی منداڵ دروست دەکات؟ بەنای خوای گەورە و میهرەبان دەستەکانتان خۆشبی هیوادارین کە شتێک باز بکەین ببێتە هۆی سوود گەیاندن بە خێزانەکان. بەڵێ کاک دانا، پێت وایە تۆڕە کۆمەڵاتیەکان ئەو کاریگەریە نەرێنی کە دروستێکا لە لایەنی دەرونی منداڵ چ کاریگەریەک زیاتر بەجێ هێڵە؟ بەڵێ بەکارهێنانی سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵاتیەکان لایەن منداڵانەوە بەڕاستی کاریگەری خراپی هەیە و بە گوێرەی راپۆرتێکی کۆمەڵی تەندروستکارە خۆتپزیشکانی منداڵانی ئەمریکی کە بڵاویان کردوتەوە باسی ئەوان تەکنەلۆژیا دەکەن بە شێوەیەکی گشتی تا 2 ساڵان نابی بە هیچ شێوەیەک بەکار بهێنرێت. یعنی سەروی 2 ساڵانەوە ئەگەر تەکنەلۆژیا یاخود سۆشیال میدیا بەکار بهێنرێت ئەو کاتی دەبێت بە بەرنامە بێت و بە کات بێت و خێزانەکان ئاگداری ئەوە بن کە بزانن منداڵەکانیان چ بەکاردێنن، نەوەک هەڕەمەکی ئەنتەرنێتێکی فریام دەنە بەردەستی و نەزانن ئەو سۆشیال میدیانە لەو پەیجلۆ ئەو پەیج لەو ئەکاونت لەو ئەکاونت دەستنە چێندەر بەبێ وشیاری بەبێ ئاگداری خێزانەکان کاریگەری زۆر خراپەیە. بەڵام ئەگەر لە ژێر چاودێری خێزانەکان بی دەکرێت بڵێن ئەو شتانێک کە خێزانەکان بە باشی دەزانن بە گونجاوی دەزانن بۆ تەمەن و بۆ بیرکردنەوەی ئەوان دەکرێت سوودی لێوە بگرن لە باتەوەی کە کاتەکان بە شتێشتر بەسەر بن. کاکدانە منداڵێک لە چ تەمەنێکەوە ئەو ئامادەیەی بۆ دروستە بێ کە یەکێک لە ئەو کەسانە بێت کە تۆڕە کۆمەڵاتیەکان بەکارەهێنێت؟ بەڕاستی یعنی دیاریکردنی تەمەەن تا ئێستا شتێکی وام بە بەرچاو نەکە تێکە برێن لەو تەمەنە دەبێت ئیلا بەکاربێنرەوە لەو تەمە، یعنی ئەوەی خوارد تەمەنی 2 ساڵی و هەربەیت زۆرێک ئەوە دیاریکراوە. بەڵام ئەوکەی کە دەگەڕێتەوە سەر تێگەیشتنی خێزانەکە و چ زۆرە شتێک بەکاردێنی. بۆ نمونە سۆشیال میدیا بەعام تا خوارد تەمەنی 18 ساڵی بە بڕای من هەر زۆر گونجاو نییە بەکاربێن وەکو سۆشیال میدیا وەکو تەکنۆلۆژیا ئامێرەکان ئایپاد و مۆبایلوانە ئەو قسەیەکی دیکەیە. بەڵام سۆشیال میدیا لە خوارد تەمەنی 18 ساڵی بەڕاستی باش نییە، چونکە ئەو منداڵە هێشتا ئەو کەسە و هەرزەکارە نازانێت باش و خراپیەکان چیەوە، نازانێت ئەو شتەی بڵاو دەکرێتەوە ئایا شەڕێکی دەرونیە، پلانێکە، بەرنمەیەکە، ڕاستە ناڕاستە، ئەو هەموو ڕووداوە کوشتن و سەربڕین و تۆقااندنەوەوانە بڵاو دەبێتەوە. کاریگەری لەسەر لایەنی دەرونی و ڕفتار و هەڵسوکەوتی ئەو منداڵانە دروست دەکات لە ناو خێزان و لە ناو کۆمەڵگا. جناب باسیوت کرد لە 18 ساڵ کەمتر بەکاری نەهێنە، بەڵام ئێمە ئێستا بۆ نمونە بینین تیکتۆک یەکێک لەو بڵێن ئەپانەیە یان یەکێک لەو پلتفۆرمانەیە کە منداڵان بەشێتی زۆری ئەندامانین. تۆ بۆ منداڵێک کە ڕفێقەکەی هاوڕێکەی
ئەندامە لە تۆڕێکی کۆمەڵایەتی چۆن تێ ئەگەێنیت کە بۆ تۆ باش نییە ئایا ئەکرێت لەم سەردەمەیە تۆ منداڵێکی خوار هەژدە ساڵ تێی بگەینیت کە بۆ تۆ باش نییە یان نە ئەبێت ئەگەریش بەکاری هێنا تۆ ئامادەیەکی بکەیت ئەبێ بناغەیەکی بۆ دروست بکەیت زۆر بەڵێ ڕاستی لەو سەردەمە منعکردنی ڕێگریکردن لە منداڵ لە بەکارنهێنانی سوۆشەل میدیا و ئامێرە تەکنۆلۆژیەکان زۆر زەحمەتە و زۆر گرانە نەوە کە تەنیا منداڵ وە کەسانی گەورەش زەحمەتەکە بتوانن بە شێوەیەکی یەکجاری خۆیان داببڕن لە سوۆشەل میدیا و تەکنۆلۆژیا چونکە چوتە ناو ژیانی هەمومانەوە بەڵام ئەگەر بێت و هەموو خێزانەکان بێکەوە پێکەوە هاوکار بین ئەو شتیان نەخینە بەردەست کەواتە ئەویش ناڵێ فلان کەس و فلان کەس هەیەت یعنی هەر کەسە لایەن خۆمانەوە هەست بەو بەرپرسیارەتیە بکەین کە هەبوونی سوۆشیال میدیا ئەمن ڕاستی لە خۆم لەگەڵ ڕێزم ئێستا دەڵێم تیکتۆک و ئینستاگرام بوتەی منداڵان یعنی بەڕاستی هەرچەندە خۆمی چیانم هیچیان بەکار نایەنم بەڵام ئەوەی کە دەی بیستم و دەیبینم لە ڕێ ئەو دۆست و برادرانەی کە هەمانە لە ناو قوتابخانەکان ڕێنمایی کاری پەروەردەین توێژەری دەرونی کۆمەڵاتی لە قوتابخانەکان ئەوان بەردەوام ئەو بابەتە دەخەنە ڕووی باسی دەکەن کە ڕێژەیەکی زۆری قوتابیان لە ناو قوتابخانان هەر ئێستاکە یەکێک لە دۆستەکانمان ئەوەی دانابوو کە لە کۆی سێ پۆلی دا تەنیا 5 کەسیان سوۆشەل میدیای مۆبایلی نەبووە سوۆشەل میدیای بەکارنەی ناو مۆبایل یعنی ئەگەر هەر پۆلیسی کەسی تێدا دەکاتە 90 قوتابی 90 قوتابی 85 قوتابی سوۆشەل میدیای هەبووە مۆبایلی هەبووە دانا پێوانیە دایکان و باوکان خەتاباری یەکە من لەم بابەتەیە دایکان و باوکان لە سەردەمی ئێستا من زۆر زار قسەیەک دەکەم لەگەڵ دۆستان وانە دەڵێم ئێستا لە ئەوروپا ئەوەی کە خێزانەکان منداڵیان بە خێو ناکەن و منداڵیان نییە لەبەر ئەوە نیە کە منداڵیان خۆش ناوێت لەبەر ئەوەی کە ناتوان بە خێویکەن و ناتوانن پەروەردەی بکەن و ناتوان ئەو ئەرکە بخەنە سەرشانی خۆیان کە دوو منداڵ و سێ منداڵیان هەبێت بۆیە زەواز ناکەن و نانوێ منداڵیان چکە دەزانن لەو سەردەمەی ئەوان بە خێوکردنی منداڵ و پەروەردەکردن ئەرک و زەحمەتیە لێرە ڕۆژێک دادی خێزان ناتوانانی ئەو ئەرکە چتر بخاتە سەرشانی خۆی بە بڕای ئێمە ئەوەی کە ئێمە تەماشا بابەتەکەین بۆیە هەبوونی ژمارە منداڵ و نەبوونی یان هاوسەرگیری نەکردن یەکەکە لەو ترسەیە کە خێزانەکان ناتوانن ئەو کاتە لە منداڵەکانیان ئەوزە نەبوونی وشیاریە ئیهمالیە یان جاری وایە بە ئەن قەستە کۆمەڵە کۆکار لە هۆکارەکان تاسیری لەسەر ئەو بابەتێ هەیە هەبوونی چار منداڵ خێزاندە ئێستا ماڵەکان بچوک بوونەوە لە گەڕەکەکان شوێنی یاریکردن نیە لە گەڕەکەکان هەمووی قیرتا و سەبەیە لە گەڕەکان شوێنی تۆپانێنە لە گەڕەکەکان باخسە و حەدیقەیەک ینی کۆمەڵەگە وەسائیلانە ئێستا لە گەڕەکان نییە بۆیە منداڵ ناچار ڕوو دەکاتە شتانە دەسێتە کۆڵان ڕەنگە پێی بڵێن ئاگە لە خۆت بیسارە تیژڕەوە ڕەنگە لە کۆڵان دڵیان بە منداڵەکانیەوە بدیان هین نەژوورەوە مەشغوڵ بێت لەبەر چەندە گرینگە دایکان و باوکان هەندێک نیشانە هەبن بەدی بکەن لە منداڵەکانیان کە ئەمە کاریگەری نەرێنی سوۆشیال میدیایە کەوای لە منداڵەکە کردووە بۆ نمونە چەند نیشانەیەکی تیا دەرکەوێت زەخشتێکی وا هەیە کە دایکان و باوکان بیناسنەوە بۆ نمە منداڵەکە گۆشەگیرە تێکەڵ نابێت هەستەکەی لە قسەکردن دواکەوتوەمانە لایەنی خراپەکانی لایەنی دەرونی نییە لەسەر منداڵ کە سوۆشیال میدیا دروستی کردووە سوۆشیال میدیا کۆمەڵک زیانی هەیە لەگەڵەوەیدا کۆمەڵک سوودیشی هەیە نۆک سوۆشیال میدیا بەتەنیا تەکنۆلۆژیا بەعام زیانەکانی دەتوانین وا باسی بکەین وا لێکی بدەینەوە کە یەکەم لە نیشانەکانی یاخون خاڵە نێرێنیەکانی سوۆشیال میدیا ئەوەیە کە سۆز و عاتیفە و پەیوەندی نێوان ئەندامانی خێزان کەم دەکاتەوە دەتوانن ئەندامانی خێزان ئەو خاڵە باڕوونی و بە ئاشکرایی ببینین کاتێک دایک و باوک دانەوێت مامەڵەیەک لەگەڵ منداڵەکانیان کە منداڵەکانیان ڕەنگە ئەوەی کوردەواری پێدەرین بە گوێیان نەکەن و ڕەنگە چەند جارێک بانجیان بکەن ئاور نەدەنەوە سەرنج و ئینتیبایان لەلایەن نەبێتن ئەوە خاڵی پەیوەندی و هەست و سۆزەکان و خاڵیشتر ئەوەی لە خەودا شەوان کە منداڵەکان دەخەون زۆر جار خەوی ناخۆش دەبینن لە خەودا ڕادەپەڕن لە خەودا هاوار دەکەن دەترسن دەگرین ئەوانە کاریگەریەک نێرێنیەکانی سوۆشیال میدیان کە شتێکی بینیوە لی ترساوە شتێکە بووە کاریگەری لەسەر لایانی دەرونی بەزیێشتەوە لە شەودا دێتەوە خەونی لە ڕووی ڕەفتاریەوە تەماشا دەکەین ڕەفتارێک دەکە کە پێشتر ئەو ڕەفتارەی ئەنجام نەداوە بۆ نمونە
سیر دەکەی دەچێت شتێک دەینیت ئازارێک بەدەستی خۆی دەکەینی بەدەستی دەکەینی یاخود بۆمە ڕفتارێک دەکات لە دەرەوە لەگەڵ منداڵەکان زۆرێک لە دەست درێژی زۆرێک لە هەڕەشامە ترسی لەسەر ژیانی کەسانی تر دروست دەکەەوە داک و بابەکە دەڵێن شتیوامان نەدیتە خۆمان نەمان بووە لەگەڵیان نەرمونیانین بەڵام سەیریش دەکەی ئەو شتانە لە سۆشیال میدیا وەریگرتو و تەرجەمەی دەکاتە سەر ژیانی واقعی خۆی خاڵی تر هەیە کە دەکرێت وەکو نیشانە خێزانەکان ببینن بریتە لە تەمبەڵی و لە کەمجوولەی منداڵەکانیان کە کاتێک منداڵەکانیان زۆر لەسەر سۆشیال میدیا و یاخود ئامێرە تەکنۆلۆژیەکان تەماشان دەکەین تەمبەڵ دەبن کەمجوولە دەبن جەستە و چێشیان مەسەلە چێشیان زیاد دەکات و ناتوانن پێداویستەکانی خۆیان جێبەجێ بکەن ئەوانە دەستنە زمانی ئەو نیشانانەی کە لە ئەنجامی بەکارهێنانی سۆشیال میدیاوە لەسەر منداڵەکان دروست دەبێتن ڕفتاری دوورە پەرێزی وەکو ئاماژتان پێدا یەکێکی ترە لەو ڕفتارانەی کە خێزانەکان دەکرێت بە ئاسانی بزانن ئەوانە نیشانە ترسناکەکانی سۆشیال میدیان یاخود خراپەکانە. بەڵە زۆر بەڕێزدانا سەلام توێژەری دەرونی زۆر سپاس بۆ وتەکانت سپاس بۆ ئەو زانیارانی کە پێت بەخشینە سەر کاریگەری نەرێنی تۆڕە کۆمەڵاتیەکانە سەر دەرونی منداڵ بە هیوای دایکان و باوکان گوێبیستی وتەکان ببێتن